بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله وعلى آله وأصحابه أجمعين والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. میوانانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، سلام و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێت بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت: وأما بنعمة ربك فحدث. واتە ئەی خۆشەویست، ئەی محەممەد صلى الله عليه وسلم، ئەی ئیماندار، بەردەوام و هەمیشە باسی ناز و نیعمەتەکانی پەروەردگارت بکە و سپاس و ستایشیان لەسەر بکە. بێگومان یەکێک لە گەورەترین و باڵاترین و مەزنترین نیعمەتەکانی خوددا پێغەمبەرە صلى الله عليه وسلم. بۆیە ئێمە کۆبووینەتەوە سپاسی خوای پەروەردگار دەکەین، ستایشی خوای پەروەردگار دەکەین لەسەر نیعمەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم. ئەمەش نەریت و پیشەی هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم. وەکو لە صحیحی مسلم و سنەنی ئیمامی ترمذی و نەسائی و مسنەدی ئیمامی ئەحمەدا هاتووە، هاوڵی بەڕێزی پێغەمبەری خوا معاویەی کوڕی ئەبوو سوفیان بۆمان دەگێڕێتەوە، دەفەرمێ: مر النبي صلى الله عليه وسلم على حلقة من أصحابه في المسجد. واتا پیغمبری خوا صلى الله عليه وسلم بلاي کۆمەڵێک لە هاوڵاندا ڕۆیشت کە لە ناو مزگەوتا کۆڕیان بەست بوو. خۆشەویست فەرمووی صلى الله عليه وسلم: ما أجلسكم؟ بۆچی دانیشتون؟ قالوا جلسنا نذكر الله ونحمده على ما هدانا للإسلام ومن علينا بك. واتا دانیشتوین یادی خوای پەروەردگار دەکەین و سپاسی خوای پەروەردگار دەکەین کە خوای گەورە ڕێنوێنی کردوین بۆ ئیسلام و چاکەی خستۆتە سەرمان کە تۆی بۆ ناردوین. ئەی خۆشەویست صلى الله عليه وسلم. خۆشەویست فەرمووی صلى الله عليه وسلم: الله ما أجلسكم إلا ذلك. سوێنتان دەدەم بە خوای پەروەردگار تەنها بۆ ئەوە دانیشتون؟ قالوا الله ما أجلسنا إلا ذلك. فەرموویان تەنها سوێن بە خودا تەنها بۆ ئەوە دانیشتوین. خۆشەویست فەرمی صلى الله عليه وسلم: أما إني لم أستحلفكم تهمة لكم. من کە ئێوەم سوێندا لەبەر ئەوە نەبوو باوەڕتان پێ نەکەم، ولكن أتاني جبريل وأخبرني أن الله يباهي بكم الملائكة. بەڵکو حەزرەتی جبریل هات بۆ لام و هەواڵی پێدام کە خوای پەروەردگار شانازی بە ئێوەوە دەکا بەسەر فریشتەکانەوە، لەبەرەوە ئێوە کە ئامادەی مەجلیسی پێغەمبەری خوان صلى الله عليه وسلم، إن شاء الله لەوانن کە خوای پەروەردگار شانازیتان پێوە دەکا بەسەر فریشتەکانەوە. مەجلیسی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بۆ خۆی مبارەکە، پیرۆزە، ڕووناکە، بەڵام مبارەکتر و پیرۆزتر و ڕووناکتری دەکەین بە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بەدەنگی برای بەڕێزمان ماوەسا مەلا محەممەد ئەشکەنەیی با جەنابیان بفەرمون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم. يا
أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون إن الذين يغضون أصواتهم عند رسول الله أولئك الذين امتحن الله قلوبهم للتقوى لهم مغفرة وأجر عظيم إن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون صدق الله العظيم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. پیغمبری خوشویستمان دفرمی صلی الله عليه وسلم من صلى علي صلاة واحدة صلى الله عليه بها عشرا. واتا هر مسلمانك يك صلواتم لسر لي بدات او اخواي پروردگار دجار مهرباني ورحمتي خوي بسردا دباريني لبرو دمتان بصلوات به لسر پیغمبري خوا صلى الله عليه وسلم. يستاش دتينا خزمت برياني برزمان موصى ملا حسين وموصى ملا محمد وأمرا برزان استايش خوينانا بو استايش كردني پیغمبري خوا صلى الله عليه وسلم باب فرمان. إني سألت الشعر أن يتعطفا فأجابني هيهات أن أتوصفا صلى الله تعالى عليك وسلم يا رسول الله. اليوم ميلاد الحبيب المصطفى، اليوم ميلاد السماحة والوفاء. جاءت قديما ذرة من نوره قد جمل الرحمن منها يوسفا. قدي لعرش الله سيدنا محمد. والله لو جاد العباقر كلهم في وصف أوصاف لكم لن يوصفا الله تعالى عليك وسلم يا حبيب الله. والله لو أن قلم الزمان من البداية إلى النهاية
ظل يكتب ما كفى والله إن البدر يخسف نوره لكن نور سيدنا محمد لن يخسفا مولاي صل وسلم دائما أبدا من تذكر جيران بذي سلامي مزجت دمعا جرى من مقلة بدمي مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم هبت الريح من تلقاء كاظمة وأومض البرق في الظلماء من إظامي مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم فما لي عينيك إن قلت أكففاها متى وما لي قلبك إن قلت استفق يا همي مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم لولا الهوى لم ترق دمعا على طلال ولا أرقت لذكر الباني والعالم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم جاءت لدعواته الأشجار ساجدة تمشي إليه على ساق بلا قدم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد سيد الكونين والثقلين والفريقين من عرب ومن عجم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم فإن فضل رسول الله ليس له حد فيعرف عنه ناطق بفمي مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صل وسلم دائما
الخلق كلهم يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبي للخلق كلهم. خوای پەروەردگار پاداشتی ئەم مامۆستا بە ڕێزانە بداتەوە. خۆشەویستیتان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرببڕن، سرودەکان لەگەڵ ستایش خوێنەکانە بڵێنەوە، دەمتان بە سەڵاوات بێ لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وەکو ئەنەسی کوڕی مالیک هاوڵی بەڕێزی پێغەمبەری خوا بۆمان دەگێڕێتەوە، وەکو لە سونەنی ئیبن ماجەدا هاتووە دفرمي مر النبي صلى الله عليه وسلم ببعض المدينة پیغمبری خوا صلى الله عليه وسلم بلای کۆمەڵێک لا خەڵکی مدینە ڕۆیشت کە بەنی نەجار بوون، خاڵوانانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، فإذا هو بجوار يضربن بدفهن ويتغنين ويقولن کۆمەڵێک چۆڵەی تازە پێگەیشتوو دەفیان لێدەدا و سرودیان دەگور بە باڵای پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم و دەیانوت نحن جوار من بني النجار يا حبذا محمد من جار. ئێمە چەند کچۆڵەیەکی بەنی نەجارین، ئای چەند خۆشە کە دراوسەی پێغەمبەرین صلى الله عليه وسلم. پێغەمبەری خوا فەرمووی الله يعلم إني لأحبكن، خوای پەروەردگار دەزانێ وەک چۆن ئێوە منتان خۆش دەوێ، منیش ئاوا ئێوەم خۆش دەوێ. خۆشەویستیتان بۆ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەرببڕن. ئێستاش دەچینە خزمەت برای بەڕێزمان مامۆستا مەلا پشتیوان ئیمام و خەتیبی مزگەوت و وانەبێژی حوزرەی ئیمامی شافعی بۆ خوێندنەوەی وتەی بەخێراتن با جەنابیان بفەرمون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد الخلق محمد وعلى آله وأصحابه أجمعين. براني خوشويست میوانانی خۆشەویست، سەلام و ڕەحمەت و خۆشەویستی و میهرەبانی خوای پەروەردگار لەم کاتە موبارەکە، لەم شەوە موبارەکە لەسەر دڵ و دەرونی هەموو لایەکمان بێت. داوا دەکەم لە خوای پەروەردگار کە ئەم شەو هەرێکێک لە ئێمە کە لەم مەجلیسە دانیشتووین بە خادمێک بە خزمەتکارێکی ڕەسوول الله پێغەمبەریان قوبوڵمانکە صلی الله عليه وسلم لەو ڕۆژە بێتەوە ڕێمان کە هیچ شتێک فریامان ناکەوێت لە ساعەی مەحشەر لە خزمەت پێغەمبەرە صلی الله عليه وسلم. پێغەمبەریان فەرمووی مزگەوتەکان ماڵەکانی خوای پەروەردگارن، هەر کەسێک بێتە ناو ماڵی خوای پەروەردگار، خوای پەروەردگاریش ڕێزی لێ دەگرێت. ئێمە میوانی خوای پەروەردگارین و ئەنجا میوانی پێغەمبەریانی صلی الله عليه وسلم. وتأكيد بن وكخواي پروردگار القرآن هذا فرميت ما كان لأهل المدينة ومن حولهم من الأعراب أن يتخلفوا عن رسول الله صلى الله عليه وسلم. آياتك دريشة لسورة توبة دواي أوا لكوتايك يا أخواي پروردگار فرمي ولا يطؤون موطئا يغيظ الكفار ولا ينالون من عدو نيلا إلا كتب لهم به عمل صالح إن الله لا يضيع أجر المحسنين. أما مجلسا أم آية تطبيقي أو دكاك إما لمجلس كوري في غنبري خوادا دوانك وتوين صلى الله عليه وسلم وهروها كوبنا وما لم مجلسا تقليك وتاوي دشمناني دين بو أوانيك وتاوي بمجلس هالنايد جا جولكيا ملحيدا كافرة هركسيك بيت هەنگاوێکەوە مسلمانان هەنگاوی چاک بنێن بەرەو ڕەزامەندی خوای پەروەردگار کردداری چاکیان بۆ دەنووسێت. جا خۆشەویستان دڵتان خۆش بێت، ئێوە میوانی خوای پەروەردگارن، میوانی پێغەمبەری ئازیزن صلی الله عليه وسلم و ئەم مەجلیسانە ڕەدێکیشن بۆ ئەوانەی کە
چاویان بە خۆشەویست هەڵنایە صلی الله عليه وسلم جوولەکە هەرگیز پێی خۆش نییە کەوا ناوی پێغەمبەر بهێنرێت و باس و ستایشی پێغەمبەریان بکرێ صلی الله عليه وسلم و ئێمە کۆبووینەوە لەم مەجلیسە مبارەکە خوای پەروەردگار جەزای هەموو لایەکمان داتەوە بە ناوی نوێش خوێنان و فەقێیان و ئەهلی ئەم مزگەوتە خزم و کەسوکار و باوکم و برایەکان و هەموو ئەوانەی کە هاتوچۆی ئەم مزگەوتە دەکەن و ئەم مزگەوتەیان بنیات ناوە و بە ناوی مامۆستا شێخ جەعفەر عەبداڵانی سەرپەرشتی تەریقەتی عەبداڵانی بەخێرهاتنی هەموو میوانە خۆشەویستەکان دەکەین بەخێرهاتنی هەمووتان دەکەین لە مناڵێکەوە تا گەورەیەک یاخوا بەخێر بێن دڵتان خۆشکردین خوای پەروەردگاریش دڵتان خۆشکات بەخێرهاتنی مامۆستایانی خۆشەویست لە شاری کەرکووک دەکەین بەتایبەت مامۆستای خۆشەویستمان مامۆستا مەلا جاسم و هەموو مامۆستا بەڕێزەکانی تر و هەروەها بەخێرهاتنی مامۆستایانی خۆشەویستی شاری هەولێر دەکەین هەموو ئەو مامۆستا گەورانەی کە تەشریفیان هێناوە یەخوا بەخێر بێن خۆشحاڵتان کردین بەخێرهاتنی هەموو میوانانی خۆشەویستی شاری سلێمانی دەکەین خۆشحاڵتان کردین یاخوا بەخێر بێن مامۆستا هاوکاری خۆشەویست و هەموو ئەو مامۆستا گەورانی کەوا لەگەڵی دان و تەواوی ئەو مامۆستانەی کە لە ڕانیە و لە دەوروبەری لە شارەکانی تر و ڕەواندز و تەشریفتان هێناوە یاخوا بەخێر بێن خوای گەورە پاداشتان داتەوە خوای پەروەردگار بەر شەفاعەتی پێغەمبەرگیانمان بێخی صلی الله عليه وسلم خوای پەروەردگار دڵمان پڕکا لە نووری معروفەتی خۆی خوای پەروەردگار بغض و ڕق و حەسادەت لە دڵمان دەرکات بمانکا بە برایەک و دۆستی یەک والسلام عليكم ورحمة الله وبركاته يخوا بخير بروسکەیەکی پیرۆزباییمان بۆ هاتووە لەلایەن زۆر بەڕێز جەنابی مامۆستا شێخ جەعفەر شێخ کەمالەدین عەواڵانی ڕئیسی طەریقەتی قادری عەواڵانی لە جیهان پیرۆزبایی لە هەمووتان کردووە دەستخۆشی لێ دەکەین و خوای پەروەردگار پاداشتی بداتەوە و تەمەنی پڕخێر و بەرەکەت کا و سێبەری بەسەرمانەوە بەردەوام بێ ئینشاء الله ئێستاش داوە لە برای بەڕێزمان کاک ڕیشوان عەلی دەکەین کە خەڵاتێکی ئامادە کردووە پێشکەشی برای بەڕێزمان مامۆستا مەلا هیوای دەکا بە بفەرمون ئێستاش دەچینە خزمەت برای بەڕێزمان مامۆستا مەلا هیوا بەڕێوەبەری تێبینەراتی ئەوقافی پشدەر بۆ وتەیەک با جەنابیان بفەرمون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. آمد بواني آهنگی مولودی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله عليه وسلم شێخان و مامۆستایان و فەقێیانی شارەکانی کەرکووک سلێمانی هەولێر ڕەواندز و شەقلاوە و ڕانیە و دەوروبەر مامۆستایانی ئاینی پایە بەرز و دڵپاک و مەندیل پاک و ئومێد و هیوای گەلی کوردی موسڵمان گەنجە خۆشەویستەکان منداڵە چاوگەشەکان السلام عليكم ورحمة الله وبركاته. بناوي تێبینەرایەتی ئەوقافی قەڵازێ بەخێرهاتنی گشت لایەکتان دەکەین. جوانترین و ڕازاوەترین و بۆن خۆشترین گوڵەکانی کوێستانەکانی بناری قەندیل و مامەندە و کوێستانەکانی پشدەر دەکەینە خەڵات و دیاری یەک بەیەکی تاکی ئێوەی خۆشەویست کە هاتوون بۆ مەجلیسی سڵاوات و ذیکر و قورئانی پیرۆز. مشەڕەفتان کردین، گەورەتان کردین، لە هەر شوێنێک هاتبن
وخۆمان بە خادیم و خزمەتکاری تاک بەتاکی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین کە هاتوونە شاری خۆشەویستی پێغەمبەری خوا، شاری قەڵاتزەی خۆشەویست، شاری میواندۆست، شاری شێخان و شاری حوجرە و فەقێیان و شاری تەکیە و خاناقاکانی کوردستان. یەخوا بەخێرن سەرچاومان. دەمەوێت لەم یادەدا وەکو یاد و وەفایەک، وەکو خۆشەویستیەک، وەکو دەربڕینێکی سادە کە هەر هەموو لایەکمان زۆر بەمان پەروەردەی ڕوحی جەنابی مەرحومی شێخ کەمالەددینی عەبداڵانین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و خوای جەلە وەعەلا فیردەوسی ئەعلای بەنسیب بکات کە ئەم مەکانە پیرۆزە، ئەم مەجلیسە پیرۆزە و ئەم مەدرسە و حوجرە پیرۆزە و ئەم مزگەوتە پیرۆزە لە هیممەت و لە بەرەکەتی ئەو لە هەموو غەمی ئەوە ملیاندراوە. هەموو لایەکمان بۆنی بەرەکەتی ئەم مەجلیسە دەکەین کە پیاوێک بنیادی ناوە، شێخێک لێکێک لە ئەولایانی سەردەمی خۆی بووە. هەموو لایەکمان دوعا و نزامان بۆی هەیە و دەڵێن یا ڕەبی خوایە گیان بۆ خاتری گەورەی و عەظەمەتی خۆت، بۆ خاتری سیفاتی عولیای خۆت، ئەم هەموو خۆشەویستی و سڵاواتدانەی کە لەم مەجلیسەدا کە ئێمە دەیکەین وەکو حەسەنات، یا ڕەبی خوایە گیان ببێتە سەدەقەی جاریە بۆ شێخی بەڕێز و مەرحوممان. ئەزیزان و خۆشەویستان، ئامادەبوانی یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان محەممەد صلی الله عليه وسلم هەرچەند مەجلیس بگرین، هەرچەند لە ئاپۆڕای جەماوەری ئاهەنگی خۆشەویستی پێغەمبەری خوا دەربڕین، هەرچەند لەم مەجلیسانە ڕازاوەتری بکەینەوە بە سەڵاوات و قورئان و خوێندنەوەی سوننەت و خوێندنەوەی ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵام هیچ کامێکمان ئەگەر لەو مەجلیسەدا مەبەستمان پێشاندانی وە خۆی پێغەمبەری خوا بێت و پێی و ناگەینە تۆزی حەرەکاتی ڕەفعەی وەڕەفەعنا لەکە ذیکڕەک. هەرچەند مەجلیس بگەین، هەرچەند دانیشتن زۆر بکەین، ئەگەر هەموو ئوممەت لە یەک ساحەدا کۆ بێتەوە باسی ئەخلاق و بەها جوانەکانی پێغەمبەری خۆشەویستمان بکات، ناگەین بە حەرەکاتی وئینەکە لەعەلا خولوق عەظیم. هەرچەند ئێمە لەم نیعمەتە گەورەدا کە نیعمەتی ئیرسال و بوونی پێغەمبەری خوا بۆ ئەم ئوممەتە کە وەئەمما بنیعمەتی ڕەبیکە فەحەدیث کە گەنگەشەی بکەین، کە قسەی لەسەرا بکەین و ئەم ئیرسالە، ئەم ڕەحمەتە، ئەم نیعمەتە ناگەینە بە ئایەتی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. کەواتە ئیمانداران و خۆشەویستان، ئێمە لە کۆڕی ئیمان داین، لە کۆڕی قورئان داین، لە کۆڕی وەفای بۆ پێغەمبەری خۆشەویستمان داین. دەبێت چی ئیمانێک بێت ئینسان نەکا ساڵانە بەڵکو مانگانەیان هەفتانە ڕۆژانە مەجلیس نەگێڕێ بۆ سڵاوات و ذیکر و قورئان خوێندن و سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دەڵێن لە ئیمانی ضەعیفی خۆمانە ئەگەر بڵێین لە ساڵێدا جارێک یادی دەکەینەوە، بەڵکو دەبێ مانگانە و هەفتانە و ڕۆژانە ئێمە لە یادی فەخری کائیناتی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله عليه وسلم دابی. نامەوێ کاتان زۆر بگرم چونکە مامۆسایانی واعید و خۆشەویست و دوور لە خزمەتان نادەبین بۆ زیاتر وتاری بەهێزتر و باشتر کە ئێمە وەکو خوێندکارێکی ئەم شێخ و مامۆستا بەڕێزانە لە خزمەتانە ڕاوەستاوین، وەکو خادمێک کە دەبێ وصولی شێوازەکەی بۆ شێوەیە وەکو ئەوقاف کە ئێمە کەلیمێک لە خزمەتانە بڵێین، بەڵام
لولا شو بأدبية كأمهم الشيخ بريزو ما وسع عارف طريقتان دبينين لواني الدمان زور فصيح نكا لويك قصة زياتر بكين دموي بركتي أم مزقوتو أم حزريو وهوله كوششي زور بي ما مصايانو وأويك بأمش برابدوك ووقاف لما انقى بيروزدا تنصاليك براي بريزو خوشويسمان كبتاوديري إيما وبهمهانجي إيما ما وصى ملا بشتيوانو إمام وخطيب مدرسي أم مزقوتو فقيه بريزا كانوا وأهلي قريكي أم مزقوتو محلي أم مزقوتو يا لخزمت بروجيكي بيغنبري إخوانا صلى الله عليه وسلم بروجيك النموني لبروجكان جاواز لبروجكاني تر هيز لكردستانا بروجيك نبوة لسرجان نامي بيغنبري إخوانا صلى الله عليه وسلم بوچەند ساڵێک کەوا ئێمە لە خزمەتی ئەم پرۆژە داین کە پرۆژەی گیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕاگەیەندراوە و خەڵکانێک لە سەرتاسەری کوردستانە بەشداری ئەم پرۆژەیان کردووە. سپاس بۆ خوا و سپاس بۆ خێرخوازان، سپاس بۆ مامۆستایان، سپاس بۆ هەوڵ و کۆششی زۆربەی خێرخوازان لەم پرۆژەیەدا توانراوە کە سێ عومرە بکرێتە خەڵاتی ئەو کەسانەی یەکەم و دووەمی پرۆژەی گیاننامەی پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم. بۆیە ئەم پرۆژە بە پێز و پڕبەرەکەتە سپاس بۆ خوا ئەم ساڵیش بە سەرکەوتووی ئەنجامدرا و لەم یادە پیرۆزەشدا بە هەلی دەزانی ئەم پرۆژەیە و ڕاستەوخۆ لە خزمەت ئێوە و لە خزمەت ئەم ڕاگەیانە بەڕێزانە ڕاستەوخۆ قورعە و ڕاکێشان بکرێ بۆ یەکەم و دووەمەکانی کە سێ عومرەیە بۆ ئەو کەسانەی کە ناویان دەردەچێت. خوازای هەموو لایەک بداتەوە. نامەوێ درێژە بە وتارەکەم وتەکەم بدەم، بەڵام ئەوەندە دەڵێم هەر هەنگاوێکتان ئینشاءالله تعالی خوای گەورە بە خێر و بەرەکەت بۆ خۆتان و ماڵ و منداڵتان لە قەڵەم بدا. خوای گەورە بەرەکەتی ئەم مەجلیسە، ئەم سڵاوەتە، ئەم قورئانە، ئەم ذیکرانە، خوای گەورە وڵاتمان لە ئافات و ناخۆشی و نەخۆشی پارێزراو بکە. یا الله و یا ڕەحمان و یا ڕەحیم لێت دەپاڕێنەوە کە ڕەحم و بەزەی خۆت بەسەر تاسەری موسڵمانانی جیهان بکەیت. یا ربی خوایگان ئەوانەی دیفاعی ڕاستەقینەی لە پەیامی پیرۆزی تۆ دەکەن، لە قیبلەی یەکەمی موسڵمانان دەکەن، خوا سەربەرز و سەرفرازیان بکەیت. یا الله و یا ڕەحمان و یا ڕەحیم موسڵمانان لە مەظلومیت خوایگان نەجاتیان بدەیت. یا ربی خوایگان ئەوانەی کەوا شەڕانگێزن، ئەوانەی خوێن ڕێژن بەرامبەر بە کوردی موسڵمان و خیانەت بەرامبەر بە ئێمە دەکەن، خوا دەستیان نەدەیت. خوا خاکی کوردستانی ئازیزی خۆشەویستمان هەر بە خۆشەویستی پێغەمبەری خوا ڕازاوەتر بێت. یا ربی خوا بۆ خاتری گەورەی و عەظەمەتی خۆت، بۆ خاتری صفاتی عولای خۆت هەموو لایەکمان عەفو بکەیت و لێمان خۆش بیت. ئامین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. دووبارە و چەند بارە بە ناوی ئەوقافەوە بە خێرهاتنی هەموو لایەک دەکەین. ئێساش داوا لە بڕای بەڕێز و خۆشەویستمان مامۆستا مەلا پشتیوان دەکەین کە بێ بۆ پرۆژەکەی تەقدیم بکات و بە کورتی و مختصری لە خزمەت ئێوەی بەڕێزە. خۆشەویستان، ئەمە ڕاستەوخۆیە وەکو مشاهدەیەک بۆی هەمووتان بیبینن. ئینشاءالله هەر کەسێک خەڵاتەکەی وە دەرچوو پیرۆزی بێت و دوعای خێرکا بۆ هەموو ئەو کەسانەی کەوا بەشداری ئەو پرۆژەیە بوون، نەک بە عەمرە الحەمدوللا بە زۆر شێوازی تریش قەڵەم قورئانمان هەیە، هەدیی ترمان هەیە، بەڵام نامانەوێت کاتەکە بەوە کوژین، بەس تەنها عومرەکە ئەویش بۆی کا ببێتە بەڵگەیەکی بەرچاو ئینشاءالله. خوای پەروەردگار جەزای بەخێری هەموو ئەو مامۆستا خۆشەویستانەش بداتەوە کە ئەم ساڵ لەگەڵمان بوون لە شارەکانی سلێمانی و هەولێر و ڕانیە و ئەو شوێنانی تریش کەوا لەگەڵمان بوون بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەی ئینشاءالله ساڵێکی تر بە شێوازێکی جوانتر و گەورەتر ئەم پرۆژەیە برەی پێدەدرێ. خوا گەورە جەزای خێرخوازان و کەسە دڵسۆزەکانیش داتەوە کە لەگەڵمان بوون. ئێستاش خەڵاتی تیرروپشک دەکرێت بۆ بەرگی یەکەمەکانی بەرگی دووەم لەلایەن مامۆستا شێخ جەعفەر با تەشریفی بفەرمێت بۆ دەستنیشانکردنی یەکەم خەڵات.
صلاة على سفير غمدنا اللهم صل على سيدي إبراهيم خليل هولير مباركي بيت إن شاء الله خلاتي عمري بدستنا صلاة على سفير غمدنا ئەم ساڵ بەرگی پێنجەممان ژمارەیان کەمە ماشەڵڵا منافەسە هەبوو بەڵام دەرەجە کەم هات خوای پەروەردگار جەزای بەخێریان داتەوە ئینشاءڵڵا ئەمەشیان لەلایەن مامۆستا حسامەدین باتەشی بفەرمێ بۆ دیاریکردنی عمرەکە ئینشاءڵڵا و تیری پشک مامۆستا حسامەدین کوڕی مامۆستا طەیب بە حەرکی مامۆستای گەورەمان موجیزمان خوای پەروەردگار دەرەجاتی مامۆستا تاهیریش عالی کات و دەرەجاتی مامۆستای گەورەمان مامۆستا طەیبیش بەرز و پایدار کات إن شاء الله خلاص زين صلاة على سيدنا محمد دلگیر أبو بكر خلاص زين خوای پەروەردگار لێی مبارەکە و دوعای خێرمان بۆ بکە إن شاء الله دووەمەکانی بەرگی دووەم و پێنجەم تێکەڵاو کراون ئەمەشیان دەستنیشان دەکرێت لەلایەن مامۆستای خۆشەویست و دڵسۆزمان مامۆستا هیوا مدیری تێبینەراتی و قافی قەڵازی خوای پەروەردگار دەست بە تەمەنیەوە بگرێت بۆ پشتگیریکردن و لەگەڵبوونی ئەم جۆرە چالاکانە بە دڵنیای بفەرمێت صلاة على النبي الريان كمال قلادزي مباركي بإن شاء الله الريان كمال قلادزي صلاة على سبيل محمد خواهي پروردگار جزای بخيري همو لايكتان داتو إن شاء الله ئەم جۆرە پرۆژانە هەر بەردەوام بن لە مانکی مەولودی خۆشەویستە صلی الله علیه وسلم ئەوەش گەورەترین بەڵگە بوو بۆ ئەو کەسانەی کە چاویان بە مەولود و ئەو کۆڕانە هەڵنایەت ئەوە بەرهەمی مەولودە بە چاوی خۆتان ببینن خوای گەورە جەزای هەمووتان داتەوە ان شاء الله خوای پەروەردگار پاداشتی برای بەڕێزمان مامۆستا مەلا پشتیوان و هەموو ئەم برایانە بداتەوە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم جوانترین و باڵاترین ڕەوشتی هەبوو وەکو دایکی ئیمانداران خاتوو سەفیەی کچی حویەی بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێ ما رأيت أحسن خلقا من رسول الله صلى الله عليه وسلم واتا كسم نبيني وروشتي لروشتي پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بەرزتر و جوانتر بێت یەکێک لە ڕەوشتە جوانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕووخۆشی و دەم بە خەندەیی بووە وەکو عەبدوڵای کوڕی حاریث بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێ ما رأيت أحدا أكثر تبسما من رسول الله صلى الله عليه وسلم واتا کەسم نەبینی و زەردەخەنەی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیاتر بوو بێت دەمتان بە خەندە بێ و بصلاوات بێ لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێستاش دەچینە خزمەت برایانی بەڕێزمان قوتابیانی وەفەقەیانی حوجرەی ئیمامی شافعی بۆ خوێندنەوەی چەند مەدیحێک با جەنابیان بفەرمون خۆش ئەو دەمای کە ڕۆژ و شەو تەوافەکە ڕەواقی تۆ خۆش ئەو سەرای کە کەوتە بێ لە کونچاو
كسقاقتم حضرتي محمد صلوات بتيكتي كبين ضلك نيبي اشتياقتو حياتي من وصالتو مماتي من فراقتو بل بري خيالتو علاجي شيت واركا بل بري خيالتو علاجي شيت واركا رسول مفرمو يا داي بلايان بواب رحمي ورا سردان مان كبانجي فرمو قش خلقي قريان بريان هوتاوان پیغمبر جان کبانگی فرمونگش خالقی گریان بریان کوتاوای پیغمبر جان درون پر لازم زامکم گرانا دوای درداکم پیغمبر جانا ای دوای درداکم والا مدینه هلا روضاك طه الأمينة طه الأمينة عشاي مدينة دايم برنورا تلك بغنبار لوي عبورا شتا قد أقري لدردي دوري مگر خدا خوی بدا صبوری شتا قد أقري لدردي دوري مگر خدا خوی بدا صبوری درون پر لازم زامکم گرانا دوای درداکم پیغمبر جانا ای دوای درداکم والا مدینه والا روضاک طه الأمينة طه الأمينة دوري 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 وبميلان لتاوي بالات دارون مكايلان دردي دوريتو بصبوريا نازان مرقا يا خود دوريا دردي دوريتو بصبوريا نازان مرقا يا خود دوريا درون پر لازم زامكم قرانا دواي درداكم
پێغەمبەر گیانە ئەی دەوای دەردەکەم وا لە مەدینە هەلە ڕەوزەکەی طه الأمينة طه الأمينة يا رسول الله سردار وعزيز سلاد ظلم وحفيظ أي لم خشية ولا نوروضة لبين ملاكا ومن باري حزران أي لم خشية ولا نوروضة لبين ملاكا ومن باري حزران درون برلازام زامكم قرانا وای دەردەکەم پێغەمبەر گیانە ئەی دەوای دەردەکەم وەلا مەدینە هەلە ڕەوزەکەی طه الأمينة طه الأمينة شێوای شیرینی ڕوخساری جوانێ کە توێنەی نابووە لەسەر ڕووی جیهان بۆیە یارانێ تۆیان ئادی ئایان ودڕۆژە لە بەرزە هەڵات بۆیە یارانێت کە تۆیان ئادی ئەیان ودڕۆژە لە بەرزە هەڵات دەرون پڕ لە زامەکەم گرانە داوای دەردەکەم پێغەمبەر گیانە ئەی داوای دەردەکەم وا لە مەدینە هەلە ڕەوزەکەی طه الأمينة طه الأمينة يا رسول الله خوش دردين كدرمان يتوبي خوش الريق كبتران يتوبي حضرتي محمد صلوات خوش قلبك كالسلطان يتوبي شاخي شاتاون بيعت ريشوبو باي شمال ديني بوي خوش دلايتو شاخي شاتاون بيعت ريشوبو باي شمال ديني بوي خوش دلايتو يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فداك روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله يا روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله واقبل داران بفريم وبالار
واقبل داران بفريم وبال بتمام دينا بكم عرزي حال بتمام دينا بكم عرزي حال يا رسول الله سلام عليه روحنا فداك يا رسول الله سلام عليك حبيب الله يا روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله ثوبان مدقريم لا دوري بالا ثوبان مدقريم لا دوري بالا سعد مجاني خو مكان بفيدك سعد مجاني خو مكان بفيدك يا رسول الله سلام عليك روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله يا روحنا فداك يا رسول الله سلام عليك يا حبيب الله هركسيك ديهوي ببيني رين جان باليبدان بؤاوسي صلوات اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. ما شاء الله جزاكم الله خيرا خير الجزاء. دسين خزمت زور بەڕێز مامۆسای گەورەمان جەنابی مامۆسا مەلا جاسم کەرکووکی بۆ پێشکەشکردنی وتارێک با جەنابیان بفەرمون. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. اللهم صل على روح سيدنا محمد صاحب الحوض المورود والمقام المحمود واللواء المعقود واليوم المشهود وصاحب الخير والكرم والجود وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. سيد ضحكه التبسم ومشيه الهوينا ونومه الإغفاء ليته خصني برؤية وجه زال عمن رآه الشقاء. أما بعد مامۆستایانی بەڕێز و خۆشەویست و ئیمانداران و عاشقانی حەزرەتی پێغەمبەر صلى الله عليه وآله وسلم سڵاوی خودای پەروەردگار لە هەموو لایە بێت. خۆشحاڵم کە ئەمشەو لەم مناسبەتە پیرۆزەیە لەم شوێنە مبارەکەیە کۆبووینەوە لەسەر یادی رسول الله صلى الله عليه وآله وسلم. جێی دەستخۆشیە بۆ مامۆستا پشتیوان و مامۆستا هیوا و کاک خەلیفە و تەواوی ئەو کوڕە بەڕێزانەیان کە دەستیان هەبوو لە سازدانی ئەم ئاهەنگە خوای پەروەردگار پاداشتی بەخێریان بداتەوە. خۆشەوی صلی الله عليه وآله وسلم فەرمێ لە فەرموودەیەکایە تبسمك في وجه أخيك صدق. زردەخەنە بەڕووی برایەکتایە سەدەقەیە. خۆشەویستە فەرمێ صلی الله عليه وآله وسلم لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طليق أو بوجه طلق. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وآله وسلم ئەوەش لە ڕێزی چاکەکان بەکەم مەزانە کاتێ ڕووی بەڕووی برایەکی مسلمانت بڕۆی زەردەخەنەیە بکەی بەڕوویایە
واتە خۆشەوی صلی الله عليه وآله وسلم فێری ئەومانەکە هەمیشە ڕوومان خۆش بێ لەگەڵ بەرامبەرەکانمان تەوزیعی ابتیسامە بکەین کاتێک کە برایەکی مسلمان تەبینی زەردەخەنەیەکەی بەڕوویایە خوا ئەجر و پاداشت بۆ نووسێ کاتێ بەڕووی خێزانتان پێکەنیت خوای پەروەردگار ئەجر و پاداشت بۆ نووسێ کاتێ بەڕووی مناڵەکانتان پێکەنی خدای پەروەردگار ئەجر و پاداشت بۆ نووسێ بەڕووی جیران و برادر و ڕەفیقەکانتایە بە زەردەخەنە خوای پەروەردگار ئەجر و پاداشت بۆ نووسێ خۆشەوی صلی الله عليه وآله وسلم حەزرەتی جەریرە فەرمێ جەریری کوڕی عەبدوڵڵای بەجەلی چل ڕۆژ پێشی وەفاتی پێغەمبەر ئیمانی بە پێغەمبەرێنا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ ما رآني رسول الله صلى الله عليه وآله وسلم منذ أسلمت إلا وتبسم في وجهي پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لەو ڕۆژەی مسلمان بوومە إلا ڕوبەڕووی من پێکەنیوە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم خارجەی کوڕی زەیدی کوڕی ثابت ئەفەرمێ کۆمەڵێک لە تابعیەکان هاتنە لای باوکم زەیدی کوڕی ثابت قالوا حدثنا عن رسول الله صلى الله عليه وسلم يا زيد تولى خزمتي في أغمر أبو صلى الله عليه وآله وسلم باسي في أغمري خواه ببكى قال ماذا أحدثكم عنه كان جاري أو جيراني منه في أغمري خواه صلى الله عليه وآله وسلم باسي تشي في أغمر تنبوبكم عليه الصلاة والسلام كنا إذا ذكرنا الدنيا ذكرها معنا وإذا ذكرنا الآخرة ذكرها معنا باسي دنيا ما بكر داي في أغمري خواه لقل ما نابو باسي آخرة ما بكر داي في أغمري خواه لقل ما نابو خوشوي صلى الله عليه وآله وسلم وربما ضحكنا فضحك معنا في أغمري خواه صلى الله عليه وسلم زاروا شو بيكني وين لما دسي في أغمري خواه لقل ما بيكني وزرد خاني كردوا صلى الله عليه وآله وسلم خوشوي هر أولا بزرد خاني به بەڵکو میزاحیشی لەگەڵ هاوڵەکانی کردووە گاڵتەی لەگەڵ هاوڵەکانی کردووە پێغەمبەری خوا بۆی کەوا زەردەخەنە بخاتە دڵیان سەحابیەکە بوو ناوی زاهیر بوو سەحابیەکە بوو ناوی زاهیر بوو ئەم زاهیرە کەسێکی بەڕوو جوان نەبوو ڕوویەکی جوانی نەبوو لە دەرەوەی مەدینە نیشتەجێ بوو ئەهات جارداشتی بۆ ناو مەدینە هێنا چونکە سەحابەکان نانەناسی زۆر محلی ئیهتیمام نەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم سەی پێغەمبەری خواکەن سەی تەربیەتی رسول اللهکەن صلی الله عليه وآله وسلم ئەوەی کەوا خەڵکی فەرامۆشیانەکا پێغەمبەری خوا فەرامۆشی ناکا صلی الله عليه وآله وسلم خۆشەویستەی فەرموو إن زاهرا باديتنا ونحن حاضرون واتە جۆ بگرن هەر کاتێ من بڕۆمە دەرەوەی مەدینە ناڕەمە هیچ ماڵێک ئەڕۆ ماڵی زاهر نیشتەجێ بم و هەر کاتێکیش زاهر دێتە ناو مەدینە ماڵی من ماڵی زاهرە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وآله وسلم ڕۆژێک کە زاهر دێتە ناو مەدینەوە خۆشەوی صلی الله عليه وآله وسلم ئەبینێ هاوڵەکان لەولاوە قسە ئەکەن و گفتگو ئەکەن و زاهریش لەملاوە بەتەنیا وەستاوە سەیریانەکە ویستی مزاحێک لەگەڵ زاهرە بکە لە پشتەوە هەردوو چاوی زاهری کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم زاهریش بێتاقەت بوو کە لە پشتەوە هەردوو چاوی زاهری کرد سێ ئەم پێغەمبەرە رازا بەس تەسەووری ئەوە بکەن برا بەڕێزەکانم بزانە ئەم خۆشەویستە لەگەڵ ئەوەی سەید الئەنبیایە سەید الخەلقە بزانە چۆن لەگەڵ هاوڵێکایە کە جێگای ئیهتیمامی هاوڵەکانە بزانە چۆن تەعامولەکە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە پشتەوە دەسەکاتە سەر چاوی زاهریش بێتاقەتە ئەڵێ من هذا ئەرسلنی ئەوە کێ لە پشتەوە منی گرتووە لاچۆ بەرەڵام کە فەرمی کە ئاوری دایەوە سێری کرد پێغەمبەرە صلی الله عليه وسلم أفرم فما زال يلصق ظهره بصدر رسول الله صلى الله عليه وسلم أفرمي هر پشتی ئەوایەنا بەسینگی پێغەمبەرە کە زانی پێغەمبەرە صلى الله عليه وآله وسلم أفرمي ئەوهاس پشتی ئەنا بەسینگی پێغەمبەرایە صلى الله عليه وآله وسلم لە پێغەمبەر جیا نابۆیەوە خۆشەویست گاڵتەیەکی لێر لەگەڵ زاهیرە کرد و ئەشیەوێت بە هاوڵەکانی ڕابگەێنە کە ها زاهیر وا لەلای منە سەیکە زاهیر وا لەلای منە ئینتیباه هاوڵەکان ڕاکەشێ خۆشەویستە فەرمیە من يشتري مني هذا العبد كم كويليم لي أكره يا غمري خوا فەرمیە صلى الله عليه وآله وسلم هاوڵەکانم سەیرەکەن ئەو کوێلێ بە کێ بێ کە پێغەمبەرێ بیفرۆشێ زاهر فەرموو يا رسول الله إذا تجدني كاسدا يعني من أول نبي قيمتم يا رسول الله وكويلي حساب نقلاكي يا غمري خوا فرموي ولكنك عند الله لست بكاسد تولاي خوا بقيمتني تولاي خوا زور قيمته أي زاهر زانا في غمري خوا صلى الله عليه وآله وسلم شون مزاحي لقلها ولا كان يكردوه
ئافرەتێ دێ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ یا رسول الله إن زوجي يدعوك مێردەکەم دعوت دەکا بۆ ماڵ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وآله وسلم من زوجك الذي في عينيه بياض مێردەکەی تو ئەوەیە کەوا لە ناو چاوێ سپێتی هەیە لە ناو چاوێ قالت لا يا رسول الله نانا مێردەکەی منەوە نییە فەرمی با چۆن ئەوە نییە کەوا سپێنی لە چاوێ هێلا فەرمەدەکە ڕۆی بە ماڵەوە چووە سەری مێردەکەی و ئەڵێ هات چاوێ کردەوە چاوی مێردەکەی کردەوە تی ئافرەتەوە بواکەی فەری پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وآله وسلم مێردەکەی تو ئەوەیە سپێنی لە چاویایە فەرمووی بە زبانی خۆی حاشا ئێمە قسەی وا ناکەین فەرمی ئافرەت بۆ ئەوە نەگێژ بوویتە هەموو کەسێ سپێنی لە چاویە هەیە ئەو باسی سپێنیەکەی چاوی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بزانە برا بەڕێزەکانم خۆشەوی صلی الله عليه وآله وسلم لەگەڵ ئەوەی کە ئەفەرمون پێغەمبەر لەگەڵ ئەو هەموو غەم و ناڕەحەتی مسلمانانایە بەڵام ئەوها زەردەخەنە و میزاحی لەناو هاوڵەکانە بەش کردووە سەفیەی ممکی دێ بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئافرەتێکی بەتەمەنە دایکی حەزەتی زوبەیر دێ بۆ لای پێغەمبەری خوا فەرمی یا رسول الله دوعام بۆ بکە بڕۆمە ناو بەهەشتەوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وآله وسلم إن الجنة لا يدخلها عجوز بەهەشت ئافرەتی پیرێژن ناڕۆتە ناوی فولت تبكي ڕای کردایە سەر خۆیان گریای فەرمی پێغەمبەر فەرمی تۆ نایستە بەهەشتەوە وتیان یا رسول الله صەفیە هەرە گریا لەو کاتوات پێی فەرمووە فەرمی أخبروها بأنها لا تدخلها وهي عجوز ثم تلا قوله تعالى إنا أنشأناهن إنشاء فجعلناهن أبكارا عربا أترابا لأصحاب اليمين يا غمري خوا صلى الله عليه وسلم فري بي بلان جنزة بيتوا أمزا أرواتنا وبهشتوا يا غمري خوا صلى الله عليه وآله وسلم قالتي لقلها والحزتي أنا ساكري فرمو يا ذا الأذنين خاوني دجويك يا غمري خوا صلى الله عليه وآله وسلم برايك يبو يا غمري خوا صلى الله عليه وسلم فرمو يا أبا عمير ما فعل النغير إمام الترمذي فرمي أي يمازحه وتقالتي لقل يا غمري خوا صلى الله عليه وآله وسلم هر أونا حاول كانشي فيري أواكر في غمري خوا صلى الله عليه وآله وسلم مزاح وقال طبكا بلام لحدود خوي درنتي يا غمري خوا فرموي قالوا يا رسول الله أتمازحنا قال تما لقلاك إلى السرتاو كبينا في غمر قالتين لقلاك قالوا يا رسول أتمازحنا قال نعم غير أني لا أقول إلا حقا فرمو ديك أتواني البخاري فرمي لا أدب المفرد لست من دد ولا الدد مني خوش يسافر صلى الله عليه وسلم لست من دد ولا الدد مني فرمي الدد شيء فرمي أي لست من أهل اللعب واللهو ولا اللعب واللهو مني يا غمري خواه فرمي صلى الله عليه وسلم من قاطت عن لقلاكم بلان قصيق نعلم كمخالفي شرع به بويا فيري صحابة كان يشكر كقاطب كان بلا مخالفة شرع نبي جعران لنا وكولانا كان شرطك لشوتي وأمانة أكرا نصا لأدب مفرد لنهاية ابن أثير هاتوا فرمي كان أصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم يتبادحون بالبطيخ ها والله كان في غمري خوا صلى الله عليه وآله وسلم شرطك لشوتيانا كرت خوش طبعا بطيخ ليرى معناه شوتيا قدار بن معناه كالاغني بطيخ ليرى أنا معناه شوتيا ألم فرما يشتي في غمري خوا صلى الله عليه وآله وسلم بلام أفرمي فإذا جاء الحق كانوا هم الرجال بلام كاتي جدي وحق بها تا خويا بياوي ميدان داي فرو قال لي ما خوش بيه هميشه زرد خنا بكات سر لي وكان من ودل ما خوش هميشه دل ما خوش بيه بيغمر صلى الله عليه واله وسلم هميشه لفرحي ولا خوشيا يكتري بديني زور قريق ابو امسر دما برابر رزكانم كايمه مسلمان دل خوشي بلاو كينا وفرحي بلاو كينا ولا زمني نارحتي ولا زمني فتنه ولا زمني صغرتي هر سنه خفتت بقد بيغمر خفتني هر سنه راحتي بقدر بيغمر نارحتي شك بيغمر لهمو كسك زياتر توشي بلاو نارحتي بوا شك اكثر الناس بلاء الانبياء فما بالك بسيدهم صلى الله عليه واله وسلم لما مجلس مباركا لمجلس رسول الله صلى الله عليه وآله وسلم شكاتي حال أمتي بيغمر ورسول الله برزكينوا صلى الله عليه وآله وسلم شونها ولا كانت خزمتي بيغمر صلى الله عليه وآله وسلم شكاتي حالي خوان وبيغمر كرد أو تشاوي ديشي أو يتران باي ديشي أو يتر برين دارة أو يتر لهر وزعك آية
الروشنا لاي في غمر صلى الله عليه وآله وسلم لا دواي وفاتي في غمر إخوة صلى الله عليه وآله وسلم شونة لاي قوري رسول الله شكاتي حالي خوام وفي غمر إخوة كردوا صلى الله عليه وآله وسلم والنتيجة بوا مامي طبراني لقل دوان للرفيق كان إخويا أشنا مدينة رسول الله صلى الله عليه وآله وسلم توشي برسيتيكي زورة بن أفرم بابرم ولا في غمر إخوة صلى الله عليه وآله وسلم أشنا لا خبر كيف يا غمر إخوة الجوع الجوع يا رسول الله أي في غمر إخوة برسي معنا يا رسول الله صلى الله عليه وآله وسلم نان نيبي خوي أفرمي أولي بينو شو كابرايك بسيني أخوارنا وهات فرمي كوان ميوانا كان رسول الله صلى الله عليه وآله وسلم كوان واني كوا ميواني في غمر صلى الله عليه وآله وسلم خوارنا كي خست بردستيان بو يا رسول الله إما أمشو ميواني توني في غمر إخوة صلى الله عليه وسلم توش زور كريمي زور بخشندي زور بريزي هر کسی دعوایکی إذا توكر بحياتي ندوت ولا لا لقاموسي في غمران أبوه إلا لتشهدان به لا لقاموسي رسول الله نبوه صلى الله عليه وآله وسلم يا رسول الله لمشو مباركة يا لمشو أنا مباركة بحضوري أم نفس مباركة أنا أي في غمر إخوة شكاتي أمد بوتو برزكين يا رسول الله حالي مسلمانان أي في غمر إخوة رجامان بابكلاي خداي فرورقاك أخوة عزت بمسلمانان مجيرتوا خواهي فرقا سربرزي بمسلمانان مجيرتوا خواهي قورة ببهانا إبراهيم مسلمان كان من لفلسطين لشاري غزة يا رب العالمين خداي فرورقال لو ضيقتوا لو نارحتي رزقاريانك يا رب العالمين خواهي أوان نارحتيان استا مناليان آفرتيان خداي فرورقال هندي كان جيان نماوا هندي آفرت بيني جرق أبري راعك أدل منالا كان بودرك النجر أو بنايا نيايا منالا كان يلدز داوا خداي فرورقال يا رب العالمين روجيكي رشمان بي بشان دي لو يهودية تفلان يا رب العالمين وكو روجي عاد وثمود أي خداي پروردگار وكو روجي عاد وثمود يا رب العالمين خداي پروردگار انتقام لأعداء كان يخوضك يا رب العالمين ونصرتي مسلمانان وإيمان داران بدي يا أكرم الأكرمين خويا ما زاينتو نصرتي مسلمانان أدي بما خوش أو نصرتي إيما بيبينين يا رب العالمين بتشاوي خمان بيبيني خداي پروردگار بيبهاناي مسلمانان يا رب العالمين لهمو شونيك هر مظلوم يجلس أمزوي الظلم اللي أكره خداي پروردگار يا رب العالمين بمحض عدل وكرم وفضل خود بيبهانانا يا رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين والحمد لله رب العالمين. يساج دتينوا خزمتي برایانی برزمان ما وصمل محمد وما وصمل حسين أم برايانا بوستايش كردني پیغمبري خوا صلى الله عليه وسلم با جنابيان بفرمون على صاحب التاج پیغمبر جان مؤدب ترين قش أنبياء دايم مشغولين نشري هداه رجال مزقال كجمع ياران دانشتبون لخزمات شاي وفاداران نصيحة يكر لكايا وأساس لسر حق الله لسر حق الناس فرموي أي أصحاب هركسي حقي للام هيا لمي بسيني مانعين يا عفوي بكان يا سزاي زحمة لدنيا خوشانك لقيامك يا ران لشرمان سريان خست اخوار لو كلامي رسولي نازدار
گرت و پڕ لە نێو ئەسحاب و یاران یەک نەفەر هەڵسا فەرمووی بە قوربان نوری ئیمانم هێزی چاوانم جارێک سێقام چین یا لەسەر شانم گەر عاجز نەبی یا رەسوول الله ئەو حەقم هەیە خۆشەویستی خوا أصحاب هموم تعجيل تام روي دميان كردا عكاشي أصحاب آية أزاني ولم زيوتان يا بشرمياتو يستاكردن عكاش فرموي تجاوزناك سيقام چي زياتر لشاني نادام أمري حزرتاو أبي من وينم حق حقيقوماو شرط بيسينم أبو بكر فرموي بو بكر فرموي بهر خامشيا صدقام مليلا عاجزنا بمليل لدعاي او فرموي عمري خطاب صد واشتر ادام من بيبي حساب بلام عكاشا إسراري لك قصي أصحابا كاري بينك پیغمبر فرموي براي ملال خامشكي دسم بين الأمال عكاش فرموي قربان بخلاف باس لو روج شانم رتم للباس شاني بوي رتك الرسول سروار مهري نبوات وكخور كوتدا عكاش كدي رخصاري باكي هر وقت مشتي خاك كوت سرقاكي چونكي دازي وزوق عشرة زيارتي فرمو مهري نبوة إن جهاتك كل فرمو يا رسول يا روح فدابي كهك وحقي للالبي همو چاوري مرحمتي توي چاوري لتو يك نظري توي ويوهام كر مني گناه بار لزيارة مهرك محفوظ لنا يا مصطفى مصطفى سيدي عالم مصطفى يا مصطفى مصطفى أنواري عالم مصطفى يا رسول الله يا مصطفى مصطفى سيدي عالم مصطفى يا مصطفى مصطفى أنواري عالم
مصطفى يا رسول الله همتي آيته يا رسول الله ما بكيت منا نميق لا داري يا رحمن تنزل بحري كرام يا رسول الله ماتي يا مصطفى مصطفى سيدي على المصطفى يا مصطفى مصطفى أنواري على مصطفى يا رسول الله همتي أوان داعيس ينبارم لحالي خم بزارم يا رسول الله شارم لم درد شور شربي عاشقتم أنا حيفا بفخري علام بظلمي نفس شيطان أو ناودت بدر يا رسول الله ماتي يا مصطفى مصطفى سيدي علم مصطفى يا مصطفى مصطفى أنواري على مصطفى يا رسول الله همتي ما الجائي دنيا ودينا هارتوي روحي شرينا مرحمتك بدبينا شاود المنور بيه أبي كاسم توي دس راسم توي راحتي نفاسم توي نائبي قش كسم كم تطيب النفس لما تذكر الهادي وتجذل من له باب بغار سد بالنسج كمعزل يا رسول الله إني جئتك الآن فاقبل واضعا رأسي وقلبي تحت نعليك ترجل والحسين سيدنا محمد يا حبيبي وطبيبي داوي لي القلب المعلل فيه من حبك فيض بدمي كاللون قد حل أنت حي في رقاد كالكرى والجفن مسبل وترد لسلام كل من حياك أوصل صلى الله تعالى عليك وسلم يا حبيب الله
فالدنا كانت ظلاما كنت كالبدر بها هل يا محمد يا مؤمل كن شفيعا يوم نسأل. الليلة عندكم عيد يا حبابي يا مولد رسول الله خير البرية. والليلة عندكم عيد يا حبابي يا مولد رسول الله خير البرية. حي قيوم الله حي قيوم الله. اطرب يا محب لا لوم علينا لا تبالي بالعذال والمنكرين. اطرب يا محب لا لوم علينا لا تبالي بالعذال والمنكرين. أعظم فاضل من الله طه نبينا أعظم فاضل من الله طه نبينا. به فزنا بالآمال بين المزية والليلة عندكم عيد يا حبابي يا مولد رسول الله خير البرية. الليلة عندكم عيد يا حبابي يا مولد رسول الله خير البرية. حي قيوم الله حي قيوم الله. اسمع مدح طه واسمع كلامه يا المحب أنا أعطيك أكبر علامة. تلقى النبي واقف يوم القيامة تلقى النبي واقف يوم القيامة على الكوثر ينادي يا المحب لي يا والليلة عندكم عيد يا حمادي يا مولد رسول الله خير البرية. حي قيوم الله حي قيوم الله. يا زائرا للبقيع سلم عليهم تسوى العمر كله شمت ايديهم. حمزة يا ابو عمارة اسد عليهم حمزة يا ابو عمارة اسد عليهم. ابا الزهراء جدنا الهاشمية والليلة عندكم عيد يا حبابي يا مولد رسول الله خير البرية. الليلة عندكم عيد يا حبابي يا مولد رسول الله خير البرية. حي قيوم الله حي قيوم الله. الصلاة والسلام عليك يا رسول الله. الصلاة والسلام عليك يا حبيب الله. الصلاة والسلام عليك يا خاتم الأنبياء ورسل الله. بپێویستی دەزانین کە سوپاس و دەستخۆشی و دوعای خێرمان بۆ برایان و بۆ برایان هێزەکانی پۆلیس و ئاسایش کە لە دەرەوە هێمنی و ئاسایشی مزگەوت و دانیشتوان دەپارێزن ئینشاءڵڵا دەستیان خۆش بێ و خوای گەورە پاداشتیان بداتەوە. هەروەها کەناڵەکانی ڕاگەیاندن NRT4 سپێدا هەمویان کە لێرەن ئەوانی تریش هەروەها کەناڵی قەڵەم
کە تەشریفیان لێرەیە خوای پەروەردگار پاداشیان بداتەوە و دەستخۆشی و دوعای خێرمان هەیە. ئێستاش دەچینە خزمەت مامۆستای گەورە و بەڕێزمان جەنابی مامۆستا مەلا هاوکار بۆ پێشکەشکردنی وتارێک با جەنابیان بفەرمونون. السلام عليكم ورحمة الله وبركاته. بأدميش لحزوني وما مصاب رزانيا يا ما هلسينا وقسبكي والله ما دام سكان من بخوابي ولا بيناوي خوشويستي حضرتي رسول الله نازدار أبي صلى الله عليه وسلم هم إيما أجر إخلاص من هبي پاداشت من هيا هم ئێوەش کە گوێمان بۆ ئەگرن ئینشاءالله پاداشتی باشتان هەیە. بۆ خۆی یادی مەولودنامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئینسان دڵخۆشەکە، بەڵام کاتێک کە ئەسەرێک لە ئاساری رسول الله صلی الله عليه وسلم ئینسان تەماعی هەبێ بە خزمەتی بگا، دەستی پێی بگا، زیارەتی بکە، ئەو وەختە تین و گەرمایی عشق و محەبەت لەو مەجلیسەیە بۆ حەزرەتی رسول الله صلی الله تعالى عليه وسلم زیادەکە. زۆرم پێخۆش بوو کە بیستم جەنابی شێخ جەعفەر خوای تەعالی موفەقی کە لە خزمەتی مەحاسینی پێغەمبەرایە صلی الله عليه وسلم، یعنی لە خزمەتی ئەسەرێک لە ئاساری ئەعزای شەریفەی رسول الله صلی الله عليه وسلم صلی الله عليه وسلم. خۆشحاڵین پڕ بە دڵمان بە هەموو ڕۆحمان بە تەواوی زەڕاتی وجودمان خۆشحاڵین ئەم شەو ئەم ساڵ لەم مەولودە مبارەکەیە کە بەشێک جوزئێک لە ئەجزای ئەعزای پیرۆزی فەخری کائینات صلی الله عليه وسلم لێرە وجودی هەیە و لەسەر سەرماندای ئەنێین. ئینشاء الله مەجلیسەکە بەجێ مەهێڵن، نەکەن بەجێی بێڵن تا دەستان ئەگات بەو قارورەیە یا بەو مەحفەظایە یا بەو بەشە لە ئەجزای پێغەمبەر صلی الله تعالى عليه وسلم. سەحابەی کیرام ڕەزای خوایان لێبێ کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستنوێژی بشۆردایە نەیان ئەهێش قەترەیە لە ئاوی دەستنوێژ کە گەیشتووە بە ئەعزای رسول الله جاری بووە بەسەر ئەعزای دەستنوێژی رسول الله صلی الله عليه وسلم بکەوێتە سەر زەوی. مەگەر سەحابەی کیرام لەو وەختەیە مەوجود نەبووبن دەنا نەیان هێشتووە بە هیچ شێوەیەک ئەو ئاوە بکەوێتە سەر زەوی، بەڵکو کەوتووەتە سەر دەستی ئەوان، بەر لاشەی ئەوان کەوتووە تەبەڕوکیان پێکردووە. ئەگەر یەکێک مباشیر ئاوی دەستنوێژی رسول الله صلی الله عليه وسلم بەر ئەو نەکەوت بێ و نەکەوت بێتە ناو دەستی بیدا لە لاشەی، ئەو دەستی ئەدا لە دەستی ئەو برادەرەی کەوا دەستنوێژی رسول الله صلی الله عليه وسلم بەرکەوتووە. ئێمەش ئەگەر لەبەر ئەدەب مباشیر صلی الله عليه وسلم لەبەر ئەدەب بۆ پارێزگاری لە مووی مبارەکی حەزرەت صلی الله عليه وسلم دەست نادەین لەو مووە مبارەکەی ئەفزەلی خەلق ئەشرەفی خەلق رحمة للعالمين بشير نذير سراج منير داعي إلى الله صلى الله عليه وسلم بعد اسمان بر أوشو شيكوي كوامي مبارك محاسين حضرة رسول الله تعالى صلى الله عليه وسلم بر موي أوزاتي كواسي بري نبوة چونك أوسي بربوة بو كون با ئێمە بگەین بە خزمەتی مووی مبارەکی ئەو زاتەی کە لە ڕۆژی قیامەتە عەلەمی ئەو زاتە
لسر آدم ومن دونه. صحابي كرام تبركيان كردوا بحزرت صلى الله عليه وسلم، بآثار حزرت صلى الله عليه وسلم، بدعاء حزرت صلى الله عليه وسلم، بدينيان زانيوا نكبة بدعات تبرك برسول الله صلى الله عليه وسلم باسم شريفي بأعضاء شريفين بهمو جزء كبيوندي بحزرة رسول الله وهي صلى الله عليه وسلم بدينيان زاني ودين داري بوا همو بيك وبال خوشي أو هوالو لخوشي أو حزرة نازدارة صلى الله عليه وسلم بعشق وبدل بدنيكي جهوري ده صلوات لديداري باكي بيغمر بن صلى الله عليه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. أي خواهي قورا قبوليك دەست خۆشی لە مامۆستا مەلا پشتیوان لە مامۆستا مەلا هیوا مدیری تێبینەرایەتی ئەوقافی قەڵاتزێ دەستخۆشی بۆ مامۆستا شێخ جەعفەر دەستخۆشی بۆ ئەو گەنجە خۆشەویستانەی لەم مزگەوتەیە شەو ڕۆژ ساڵ 12 مانگ خزمەت دەکەن دەستخۆشی بۆ ئەو پیرانەی لەم مزگەوتەیە جومعە و جەماعەت دەکەن دەستخۆشی بۆ هەموو ئەو کەسانەی خزمەت بەو حوجرەی ئیمامی شافعی ئەکەن لەم مزگەوتەیە خۆشحاڵین بەوەی لە قەڵاتزەیە ئەبینین ڕۆژ بە ڕۆژ حوجرەکان زیاد ئەکەن فەقێ زیاد ئەکا مەلا چاکەکان ئەو مەلانەی عەقیدە و بیر و باوەڕی ڕێک و پێکیان هەیە لە قەڵاتزەیە زیاد ئەکەن جمعە و جەماعەتی شەرعی زیاد ئەکا مزگەوتەکانی قەڵاتزێ جارێکی تر ئەگەڕێتەوە سەر تیرازی عەقیدەی ئەهلی سونە و جەماعەت الحەمدولله صحابەیەکی رسول الله صلى الله عليه وسلم بوو ڕۆژێک هاتە خزمەتی عرضی کرد یا رسول الله صلى الله عليه وسلم من دوعا زۆرەکەم زۆر لەخوا ئەپارێمەوە لە دوعاکانمە چەند سەڵەوات لە تۆ بدەم چونکە ئەزانێ سەڵەوات ئەبێتە هۆکاری گیرابوونی دوعا و ئەبێتە هۆی گەیشتن بە هەموو هیوا و ئاواتێک لە دنیا و لە قیامەتە فەرمووی چەندێک من لە سەڵەواتەکان لە دوعاکانی خۆم بکەم بە داوای ڕەحمەت و بەرەکەت وپلەی بەرز لە دنیا و لە قیامەتە بۆ تۆ یا رسول الله صلى الله عليه وسلم کاتێ دوعاکەم لەخوا ئەپارێمەوە بۆ خۆم چەندێک بکەم بە سەڵەوات لەسەر تۆ و لە دیداری تۆ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی ئەگەر چواریەکی دوعاکانت سەڵەوات بێ لەسەر من زۆر باشە ئەگەر زیادی کەی باشترە بۆ خۆت فەرمووی یا رسول الله ئەوە سێ بەشی دوعاکانم بەشێکی ئەکەم بە سەڵەوات لە دیداری تۆ فەرمووی چاگەکەی بەڵام زیادی کەی چاکترە بۆ خۆت فەرمووی یا رسول الله نیوەی دوعاکان هەر هەموو یەکەم بە سەڵەوات
نیوەی سەڵەوات بێ نیوەیشی دوعا بێ فەرمووی چاگەکەی بەڵام ئەگەر زیادیکەی بۆ خۆت چاکترە فەرمووی یا ڕەسوول ئەڵڵا دەیتر لە جیاتی ئەوەی بۆ خۆم دوعا بکەم و بپارڕێمەوە بڵێم یا ڕەبی خوایە ژنم بیتێ و کچم بیتێ و کوڕم بیتێ و ماڵم بدەیتێ و دەوڵەمەندم بکەی عەفوم بکەی لێم خۆشبی هەموو دوعاکان ئەڵێم اللهم صل على سيدنا محمد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی جواب دایەوە فەرمووی ئەگەر لە جیاتی ئەوەی دوعا بۆ خۆت کەی نەفسی خۆت لەبیر چێتەوە باسی خۆت نەکەی نەبۆ دنیان نەبۆ قیامەتت هیچ نەڵێ کاتێ ئەتەوێت دوعا بکەی تەنها سەڵەوات لە من بدەی فەرمووی خوای گەورە هەرچی تۆ بتەوێ بۆ دەکا لە هەموو گوناهەکانیشت خۆشە بێ لە فەرمودەیەکی ترا فەرمێ هەرچی تۆ بتەوێ خوا ئەداتێ لە دنیا و لە قیامەتە سەڵەوات ئەوەندە گەورەیە خەڵکی وامان هەیە لە دین تێ نەگەیشتووە کە وەختێ گوێی لە سەڵەوات دەبێ لە دوا بانگ ئەڵێ بیدعەتە لە جیاتی ئەوەی بڵێ وەڵای خوای گەورە فەرمیتی ئین الله وملائکته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما خەیاڵی ئەڕوا بۆ لای بیدعەت ئەم ئایەتەی لەبیر چۆتەوە لە قورئانی پیرۆزە کە باسی فەزائیلی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم باسی ئەمرێکی مهمەکە کە پێش ئەوەی خوا داوا بکە لە ئەهلی سەر ئەرز لە ئیمانداران لە سەرزەویە لە ئینسانەکان لە بەشەرەکان خوای لامەکان خوای حەیی لا یەموت خوای عەلیی العەظیم ئەفەرمێ خوا سەڵەوات لە دیداری ئەو پێغەمبەرە ئایا صلی الله عليه وسلم پێش ئەوەی خەڵک لەسەر زەویە سەڵەواتی لە دیدار بدەن خوای گەورە ئەفەرمێ مەلائیکەکانی هەموو حەوت طەبەقەی ئاسمان کە بەس تەنها خوای گەورە ژمارەیان ئەزانێ هەمویان سەڵەوات لە دیداری ئەو پێغەمبەرە ئایان صلی الله عليه وسلم خۆ پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام هیچ احتیاجێکی نییە بە سەڵەواتی ئێمە کاتێک کە خوای گەورە سەڵەواتی لێدا کاتێک کە هەموو مەلائیکەکان سەڵەواتی لێ ئەدەن بەڵام ئێمە خۆمان پلە و پایەمان بەرز ئەبێتەوە خۆمان ئیستیفادە ئەکەین خۆمان قازانج ئەکەین ئەوانەی کەوا زۆر سەڵەوات لە دیداری پێغەمبەر ئەدەن صلی الله عليه وسلم نیشانەیان هەیە لەگەڵ ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ سەڵاواتەکانیان ئەبێتە نور لە قەبریانە ئەبێتە نور لەسەر پردی سیڕاتیان پێی ئەپەڕنەوە لە ڕۆژی قیامەتە ئەبێتە نور لە ناوچەوان و لە دڵ و دەروون و ئەعزایانە و بە خۆشەویستی پێغەمبەرە صلی الله تعالی عليه وسلم ئەو کەسە ئەناسرێتەوە چەند خەڵک هەبوون کە لە ژمارە نایەن تووشی دەردی گران بوون تووشی وەزعی ناخۆشی بوون تووشی فەقرێکی بەقووەت بوون ماڵیان نەماوە مناڵیان نەماوە عیزەتیان نەماوە بەڵام تاوی سەڵەواتدانیان داوە تەسبیحیان گرتووە بە دەستیانەوە شەو ڕۆژ دەستیان داوەتە سەڵەواتدان لە دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای تعالی عیزەتیشی پێداون دوکان و بازار و کەسابەتی پێداون ماڵی پێداون ژن و منداڵی چاکی ساڵحی پێداون خوای گەورە عیلم و مەعریفەتی پێداون بەهۆی بەرەکەتی سەڵەوات لەسەر حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئێمەش لەم شەوەیە لەم مەجلیسە مبارەکەیە بە هیوای ئەوەی نەزەرێکی خوای گەورە نەزەری ڕەحمەتی بکەوێتە سەر دڵمان نەزەری ڕەحمەتی بەواسیطەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بکەوێتە سەر سەرمان سەر خۆمان و ماڵ و مناڵمان سەر مردووزی نومان بۆ دنیا و بۆ قیامەتمان بە کەڵکمان بێت ئینشاء الله یا ڕەبی خوای گەورە لێت ئەپاڕەینەوە ئەو مەجلیسە و ئەو مەولودنامەیە قبوڵکەی لە مامۆستا مەلا پشتیوان لە جەنابی خەلیفەی باوکیان لە مامۆساهی و لە فەقێ خۆشەویستەکان یا ڕەبی ئەو مزگەوتە گەورەتر و ئاوەدانتر و ڕووناکتر بێ وحجرەکەیش بەرەکەتی علم و معریفەت و تەقوا و ئیمانی تیا زیاتر بێ
هیچ وەختێ ئەو حجرەیە دانەخرێ و چۆڵ نەبێ و خاڵی نەبێ لە فەقێ و بەرەکەتی علم و حلم و معرفەت ئینشاء الله زیاد بکا لەو منطقەیە و لەو شارە پیرۆزە بە بەرەکەتی هەموو حجرەکانەوە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم والحمد لله رب العالمين. یەکێک لە ڕەوشت و بەها باڵاکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە بوو ئاسانکار بوو، وەکو هاوەڵان دەفەرمون كان رسول الله صلى الله عليه وسلم رجلا سهلا. پێغەمبەری خوا مرۆڤێکی ئاسانکار بوو. دایکی ئیمانداران خاتو عایشە بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێ ما خير رسول الله صلى الله عليه وسلم بين أمرين قط إلا أخذ أيسرهما ما لم يكن إثما. واتا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هەر جارێک لە نێوان دوو شتدا لە کاروباری دنیا سەرپشکرابایە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئاسانەکەیانی هەڵدەژمارد. بۆیە لە ڕووی ئاسانکاریەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەت ڕەخنەی لە هیچ خواردنێک نەگرتووە. وەکو هاوڵی بەڕێزی پێغەمبەری خوا ئەبوو هورەیرە بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێ ما عاب النبي صلى الله عليه وسلم طعاما قط إن اشتهاه أكله وإلا تركه. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەت هەرگیز ڕەخنەی لە هیچ خواردنێک نەگرتووە، هاتبایە پێشی حەزی لێ بووە دەی خوارد، حەزی لێ نەبووە وازی لێ دەهێنا و دەنگی نەدەکرد. با ئێمەش ئاسانکار بین لە ماڵەوە لەگەڵ خێزانەکانمان، لەگەڵ مناڵەکانمان، لەگەڵ دراوسەیەکانمان، لەگەڵ هاوڕێیەکانمان، لەگەڵ مرۆڤەکان بەگشتی. ئێستاش دەچینە خزمەت برایانی بەڕێزمان مامۆستا مەلا حوسێن و مامۆستا مەلا محەممەد و ئەم برا بەڕێزانە بۆ ستایشکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم با جەنابیان بفەرمون. خۆشەویستان یادی ئەم جارە جیاوازە کەسایەتی سەروەرەکەم زۆر ناوازە زەوی و زەمان ڕازاوەیە و پڕ ئاوازە دڵی ئەوینداران سازە هەموو چاویان بڕیوەتە ئەو چاوبازە بەچریکەی یادی مەولودەکەی ئەمساڵ هەزارەها تابگەی جوانی وەکو بێخاڵ خاوەن بزە و خەندە و شادی سەر لێوی ئاڵ مەستی لیقای خۆشەویستن کە دەشنێتەوە ماڵ بە ماڵ دنیا گشتی کش و مات بوو بێ قڕ و قاڵ شنەبای نەرمی ئازیزە عاشقانی هێنایە حاڵ بۆنی گوڵزاری پیرۆزی کەوتە سەریاڵ هەر کەسێ ئەیەوێ ببینێ ڕێی نەجات با بخوێنێ لە دیداری فخری عالم صلوات حبیبی يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله يا ديتوب ومن داوايا آرامي روحي تدايا ناويتو ومن شفايا شفاعات يا رسول الله حبيبي يا حبيب
الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش لطيبة سارت الركبان لطيبة القلب والهان لطيبة للنبي العدنان حبيبي يا رسول الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله قر سؤالك كان شونا شاك سيحتي لن تاوي عشقي في غنبار نماوا يزوق قواتي حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله عشق لار حبيبي سنسن جن اللار طبيبي سنسن وجود سبب سنسن حبيبي يا رسول الله يا حزاكم دايم لالات خادمي الروزة ودار قدم حزاكم دايم لالات خادمي روزة ودار قدم هتاغار قبرك بم للايتو يا رسول الله حبه فرض وحتم مدحوه خير وغنم ليس يأتي قلبه هم للذي يهوى محمد فؤادي للنبي مشتاق وروحي تلتهف واشتاق منايا ألزم الشباك ونادي يا رسول الله نبيت ضلعك توغم خافت أشواتوا ذكري خوام بير أخاتوا ناويت يا رسول الله سوي شام زانجون الدان ونتمام حبيب مسنان بزان فدا المنان حبيبي يا رسول الله حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله حبيبي خير خلق الله حبيبي نور عرش الله